لە ماوەی 3 مانگی ڕابردوو لە قەزای چەمچماڵ و ناحیەی شۆڕش و تەکێ لیژناو بەشەکانی قایمقامێت زیاتر لە 60 دەرمانخانە و نۆرینگە و تاقیگەمان بەسەر کردوێتەوە بە مەبەستی دڵنیابوون لە بوونی مۆڵەت و دەرمانی ماوە بەسەرچوو مەرجی تەندروستی. هەر لەم ماوەیەشدا بە بڕیاری بەڕێز جەنابی دادوەر دوو شوێن داخراون و خاوەنەکانیان بەد کراوە بەهۆی بوونی دەرمانی ماوە بەسەرچوو نەبوونی پزیشک لە شوێنەکاندا. لە کۆی ئەو هەر شوێن غرامە کراون و بەڵێنامەیان لێوە گیراوە. لیژنەکانمان بەردەوامە بن لە گەڕان و پزیشکردن بەسەر دەرمانخانە و نۆرینگە و تاقیگەکانە. هاوکات سەردانیکردن 287 شوێنمان بەسەر کردوێتەوە، داخستن 13 دوکان بووە، غرامەکردن 1 ملیۆن دینار غرامە کراون ئەو لە کۆی ئەو شوێنانە. هاوکات 100 کیلۆ جگەری لەناو برا کە شیاوی خواردن نەبوو، نزیکەی 3 تەن سیری عەجەم لەناو برانکاوی شیاوی خواردن نەبوو، 3000 هێلکەی تێکچوو کە شیاوی خواردن نەبوو لەناو بران. لەم ماوەی ئەم 3 مانگەیە 5 تەن شمەکی ماوە بەسەرچوو لەناو بران